زیاتر لە 7 ملیار دیناری بەرپرسەیەک لە بانکێکی سلێمانیدا گلدراوەتەوە و ناتوانێت دووەری بگرێتەوە. بەپێی ئەو بەڵگە و زانیاریانەی لای شارپرێسن، یەکێک لە بەرپرسانی باڵای پێشووی حکوومەتی هەرێم کە ناوەکەی لای شارپرێس پارێزراوە لە یەکێک لە بانکەکانی شاری سلێمانی هەژماری بانکی هەیە و ساڵی 2013 بەدواوە زیاتر لە 16 ملیار دیناری لەو بانکە داناوە. شارپرێس ئەوەشی زانیوە ئەو بەرپرسە باڵایە لە چەند هەژمارێکی جیاوازدا و لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا نزیکەی 6 ملیۆن دۆلاری ڕاکێشاوە و چەند پرۆژەیەکی بازرگانی پێئەنجامداوە و لە ئێستاشدا دەیەوێت ئەو 7 ملیار و 350 ملیۆن دینارەی کەماوە ڕای بکێشێت. بەڵام بەهۆی بوونی کێشە لە نێوان بانکەکە و بانکی ناوەندی عێراق، بانکەکە ناتوانێت پارەکە بداتەوە بە بەرپرسەکە. شارپرێس زانیاری ئەوەشی دەستکەوتووە ئەو بەرپرسە لە بەرامبەر پێنەدانەوەی پارەکەی لەلایەن بانکەکەوە ڕێگەی دادگای گرتووەتە بەر و دەیەوێت لە ڕێگەی یاساوە بانکەکە ناچار بکات بە پێدانەوەی ئەو پارەیە و بانکەکەش ئەوەی پێڕاگەیاندووە کە بە فەرمانی بانکی ناوەندی ناتوانێت هیچ کردەیەکی ڕاکێشانی پارە ئەنجام بدات. شارپرێس بۆ وەرگرتنی زانیاری زیاتر پەیوەندی بە بەڕێوەبەری بانکەکەەوە کرد. وێڕای ئەوەی ئامادە نەبوو لەسەر دۆسیەی پارەی ئەو بەرپرسە هیچ زانیاریەک بدات، بەڵام ئەوەی پشتڕاست کردەوە کە لە ئێستادا بۆ فەرمانی بانکی ناوەندی عێراق ڕاکێشانی پارە لە بانکەکەیان ڕاگیراوە و بۆ ماوەیەکی کاتیە و داوای لە مامەڵەکارە دوودڵ نەبن لە چارەنووسی پارەکانیان. ئەوەشی وت لە ساڵانی ڕابردووشدا چەند جارێک لەم شێوەیە لە بانکەکانی تر ڕوویدا و دواتر کێشەکە چارەسەر کراوە. بەو پێ بێت لە ماوەی داهاتوودا بەرپرسەکەی یەکێتی دەتوانێت پارەکەی وەربگرێتەوە. لە ماوەی ساڵانی ڕابردوو چەند جارێک باز لە بوونی سەروەت و سامانی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کراوە و چ لە ناوخۆ و چ لە دەرەوە لە بانکەکاندا کە پارەیەکی زۆریان هەیە. بەڵام جیاوازی ئەم حاڵەتە لەگەڵەوانی دیکە ئەوەیە کە ئەم بەرپرسە ئەم پارەی ڕاگیراوە و ناتوانێت وەری بگرێتەوە. ئەگەر ناژمارەیەکی زۆر لە بەرپرسانی هەرێم پارەی زیاتریان لە بانکەکانی هەم ناوخۆ هەمیش دەرەوەدا هەیە.